والله نظم دينا هو همسي ها هو معمل بلوك ماني بناوي خوای گەورە و میهرەبان بەخێر بێن سەرچاو هەموو لایەکتان بەخێر بێن مەبەست لەو کۆنگرەیە ناساندنی کۆمەڵی نێوەنگیری عقاراتە کە دامان مەزراندووە و دەمەوێت هاوڕێیانتان پێ بناسێنم ئەوانەی کە لە دەستەی کارجێڕی کۆمەڵی نێوەنگیری و ڕاوێژکاری خانوبەرن بەڕێز کاک ڕابەر قاسم سەرۆکی کۆمەڵەیە بەڕێز کاک ڕابەر وەرتی جێگری سەرۆکی کۆمەڵەیە و ئەندامەکانی ترمان بەڕێز حاجی سەلام بەرپرسی پەیوەندیەکانە کاک شاخەوان فەتاح بەشی داراییە بەندە بەشی ڕاگەیاندنم کاک فریاد یاسین چالاکیەکانە کاک دانا حوسێن بەشی کارجێڕیە کاک دانا حوسێن بەڵێ بەڕێزان ئێمە وەکو کۆمپانیا و نووسنگەکانی خانوبەرە لە سوانگەی بەرپرسیارەتی و خەمخۆریمان بۆ پیشەکەمان دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانیمان کۆمەڵی نێوەنگیری ڕاوێژکاری خانوبەرەدا بمەزرێنی وەکو ئاشکرایە لای هەموو لایەک بەهۆی زۆربوونی کۆمپانیا و نووسنگە و ئەو کەسانێک کە لە بوارەکەدا کار دەکەن بە پێویستمان زانی زۆرێک لە ڕێخستن بۆ پیشە و ئەو کەسانی لە بوارەدا کار دەکەن بکرێت بۆ ئەم مەبەستەش دوای ئەوەی مۆڵەتمان لە وەزارەتی ناوەخۆ وەرگرت لە 29 هەشتی 2023 و لە بەرواری چاردەیەکی 2024 هەڵبژاردنێکی پاک و بێلایەنانەمان ئەنجامدا کە لە نێوان دەستەی دامەزرێنەرانی کۆمەڵە کە لە 19 کەس پێک هاتبوون توانیمان دەستەی کارژێری کۆمەڵە هەڵبژێری کە لە 7 ئەندام و 2 ئەندامی یەدەک پێک هاتووە کۆمەڵی نێوەنگیری کۆمەڵەیەکی پیشەیی سەربەخۆی قازانجنەویستە پێک هاتووە لە سەرجەم ئەو کەسانی کە کاری نێوەنگیری و ڕاوێژکاری و کڕین و فرۆشتنی خانوبەرە دەکەن بە شێوەیەکی یاسایی و کار بۆ بەدیهێنانی ئامانجەکانمان دەکەین ئامانجەکانمان یەکەم بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ئەندامانی کۆمەڵە لە بواری پیشەوی کە دەبێت پابند بن بەکاری نێوەنگیری ڕاوێژکاری لە نێوان کڕیار و فرۆشیار بە هیچ جۆرێک مڵک بۆ خۆیان نەکڕن بەهێزکردنی متمانەی نێوان خاوەن مڵک و نێوەنگیری ڕاوێژکارانی خانوبەرە لە ڕێگەی بە سیستەمکردنی کارەکان دانانی کۆمەڵێک بنەما و مەرجی زانستی کە گەرنتی مافی کڕیار و فرۆشیار و نێوەنگیرانی خانوبەرە بکات کۆکردنەوەی سەرجەم نێوەنگیر و ڕاوێژکاران لەژێر چەترێکی یاسایی بۆ ئەوەی بە شێوازێکی شارستانی کار بۆ بەدیهێنانی ئامانجە پیشەیەکان بکەن لە ڕووی دابینکردنی ماف و امتیازات و بیمەی تەندروستی و بیمەی خانەنشینی و هەتا دوای پێشکەشکردنی پرۆژە یاسا بە پەرلەمانی کوردستان و عێراق بۆ گونجاندنی بڕیار و ڕێنماییەکان و مڵکدارێتی باز و دەرامەت و تاپۆ و بەرهێنان لەگەڵ داهاتی هاوڵاتیان و کاریگەری خراپی نەبێت لەسەر دۆخی بازار هاوکاریکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەتی ئەو فەرمانگەی کە پەیوەندیان بە مڵک و خانوبەرە و کەرتی نیشتەجێبوون هەیە لە پێناو کەمکردنەوەی کێشەی نیشتەجێبوون و دۆزینەوەی هەلی کار و زیادکردنی داهات بۆ حکوومەت دروستکردنی پەیوەندی لەگەڵ کۆمەڵە و سندیکاکانی تر لە وڵاتانی دراوسێ وڵاتانی جیهان تا لە ئەزمون و شارەزایەکان وەربژیرێت بۆ بەرەو پێشبردننی کەرتی خانوبەرە چونکە زۆربەی وڵاتان سندیکا و کۆمەڵی تایبەتیان هەیە بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت پێشکەشکردنی پێشنیار و پرۆژە یاسا بۆ چارەسەرکردنی کێشەی زەوی وزار کە بەهۆی بۆشایی یاسایی چەندین کێشەی بۆ دادگا و دەستگا ئەمنیەکان و حکوومەت دروست کردووە و ساڵانە بەهۆی ناکۆکی چەندان قوربانی لێ دەکەوێتەوە مەترسی بۆ ئاشتی کۆمەڵایەتی دروست دەکات هەر هاوڵاتیەک لە مامەڵەکردن ستەمی لێکرابێت لەلایەن نووسینگە و کۆمپانیا و ئەندامانی کۆمەڵە مافی لایەنی ستەم لێکرا وەردەگیرێت بە گوێرەی یاسا و بە پاڵپشتی کۆمەڵی نێوەنگیری بەڕێزان بە عەرەبیەکەش حەز دەکەی ئەوەشی بکەین لەبەروی کەناڵی عەرەبی هاتووە بسم الله الرحمن الرحيم نحن كشركات والمكاتب العقارية من حسنا بالمسؤولية للمهنة بعد محاولتنا
استطعنا أن نأسس جمعية الوساطة والاستشارات العقارية في تاريخ 29/8/2023، وفي 14/1/2024 قمنا بانتخابات نزيهة وانتخبنا 7 أعضاء و2 عضو احتياط. نحن هدفنا خدمة هذا المهنة والمواطنين لحل جميع المشاكل الموجودة في هذا المهنة. فرمو مارك زور عقارات لا حريم كردستان يعني لا يوجد رقميش ديالي كافيه يعني مشينجي خالو برو كومبانيا لا حريم كردستان و كومبانيا كيوش يعني كومالين يونجيري تابعته بهولي ياخذ همو بيشتي حريم كردستان كومالين يونجيري بالله فرمو لما ويتن ما نجرب نبدا كومالك اوراقي بردام دستي وبرهنا لبردام تصرفاتي يعني انجمني وزيران قربونه كدوالين كومالك خاون بيرلا شوقهن يعني ديار نماون يعني فلاس هنا او اوان الدوني ولا دابون قرباني كومالكي ورولي شبه لجرامي ما في او كساني كا لا افلاس بون ولا ما يقوش بوني بون منا خاوني شوقها بيرلا ستيفانا زرمانه بله بالنسبة برسيارية كم دستك قشتي أبو هم كردستانا لو زوانا لقي هولير ودهوكو سليماني إن شاء الله ذكرتوا وجماري كومبانيا ونسينجا كان أول دي ما أقدارين داتا كان ما زور بودي لكن للان يلبروي تعزين أما بزياتر لبينز زارة بالنسبة برسياري دوامتان قردبونو خلق قردبونوي كردوا اما او انجازانه زیاتر دستی و برهنان داویتی و دستی و برهنان بر پرسیار لم لایانه بلام اما وکو خومان وکو او کومڵی بۆ دامەزرا و پشتگیری لە مافی هاوڵاتیان بکاتن و اما بە هەموو شێوازێک پشتگیریان دەکەین لەگەڵیاندا دەبین يعني وجارك كودا هاتو لكن بس بعض كانت ما في هاولاتي بشوي شو قلت يعني بارز رابط شو كخوت زاني خليك متمانه بيني يعني خانوا برا هاولات كانوا بتولد باي ديار نماني كومالك يعني وبرهنا البواري نبوني او كومالي تاكو يستاك بوشايب ولا لمبواره دتوانين اما لم كومالي ما في زياتر زامن بكين بويكا كاتك مستثمر يعني كسك ئیشەکانی خۆی تەواو ناکەیان مافی هاوڵاتیان دەخورێت توانن ئێمە پشتگیریان بکەین و دەتوان شەکوایەکان لە شەکوایەکان لەگەڵیان لە محکەمە بەشداری بکەین. هذا كان يجيب